ئەمانە بەڕاستی دەستیان لە میلەتە شتۆ. مامۆستا گیان سڵاو لێ بێت موچەکەت وەرگرت؟ سەر بەڵێ میشەکەم وەرگرت و بەخێر بێن، بەڵام پاش 3 مانگ چاوەڕوانی ئینجا موچەمان وەرگرت. ئەوە یەک. دووهام هۆکاری دواکەوتنی موچەی ئەم خەڵکە یەک هۆکارە ئەوەیە کە لێپرسراوانی ئەم هەرێمە بە هیچ شێوەیەک خەمی ژیانی ئەم میلەتەیان نەماوە. ئەم میلەتە چاوەڕوانی ئەوە بوو ئەمانە کە هاتنەوە و هاتنە سەر حکم بەحەسێتەوە هەناسەیە بە ئاوادانکردنەوە دەست پێ بکە خەڵک دڵخۆش بێ. بەڵام پێچەوانەکەی یانینی ئەمڕۆ ئەگەر لەم وڵاتە خەڵکێکی خەمخوار هەبوایە بۆ ئەم میلەتە نەموچەوای لیان نە خەڵکی ژوا بێزارە بوو. ئێستا زۆربەی خەڵک بێزارە لەم حکومە، لەم دەسەڵاتە، لەم خەڵکەی کە خۆیان ناوناوە لێپرسراوە. بەڵام ئومێ دەکەیت لەمە دووە بەرەبەرە خەمی خەڵک بخورێ ئەگینە چەنە خەڵکەکە زەرەرەکە دوو ئەوە ئەوان زەرەرەکە. مامۆستا چەند ساڵ خزمەتە هەبوو؟ 43 ساڵ. لە ماوەی ڕابردووە ئەو 3 مانگی ڕابردوو کە موچەت وەرنەگرتووە دۆخی ژیانتان چۆن بووە؟ وەڵاهی دۆخی ژیانمان وەکو ئەو خەڵکەیە خۆ ژیانی ئێمە لەسەر ئەو موچەیە کە وەریەگرین. ئیتر کە نامانەنێ ئەوە حاڵێکە هەموو کە زەزانێ و لە پێشچاوی هەمووانە بەس مەسئولین نازانن، لێپرسراوانی ئەم هەرێمە نازان ئەو خەڵکە حاڵی چۆنەژی 3 مانگ ماڵ مناڵ نەخۆشی بەچیژە کرێخانوو. لەبەرەوە ئەمانە بەڕاستی دەستیان لە میلەتە شتۆ.